دانانی پێوەری ئاو بۆ ماڵان لە ناوچە جیاوازەکانی هەرێم ڕوبەڕووی کێشە و گرفتی زۆر بۆتەوە بە جۆرێک سەرەتا لە پارێزگای دوهۆک و ئێستاش لە قەزاکانی سنووری پارێزگای سلێمانی قسە لەسەر ڕاگررتنی پێوەرەکە دەکرێت. لە قەزای چەمچەماڵ بە بڕیاری قایمقامی قەزاکە ماوەی نزیکەی هەفتەیەکە بەستنی پێوەرەکە ڕاگیراوە تا ئەو کاتەی بڕیارێکی گونجاو لەبارەیەوە دەدرێت. لە قەزای کەلاریش ماوەی 15 ڕۆژ دیاری کراوە بۆ چارەسەرکردنی کێشەکانی پێوەرەکە بە پێچەوانەوە بەستنی پێوەرەکە ڕادەگیرێت. ئێمە وەک قایمقامێت دەتوانین بڕیار لە سنووری قەزای خۆمان بدەین و هەر بڕیارێک بدەین لە پێناو بەرژەوەندی هاوڵاتیانە لە بەگشتی لە سنوورەکەمان ڕاگررتنی بەستنی پێوەری ئاومان ڕاگرتووە نەک ڕەتمان کردبێتەوە چونکە ئەوەندەی تێگەیشتنی ئەوەندەی بەدواداچونمان کرد لە ڕێگەی ئەهلی پسپۆر کەمکۆڕی لە جۆری پێوەرەکە هەیە و نیگەرانی هاوڵاتیان لە بڕی پارەکە هەیە و شێعالەتی بەستن حتا گلەی لە کارمەندەکانی کۆمپانیاکە هەیە چونکە بە جۆرێک لە جۆرەکان دەچن ئاڵەی قەرزیان لەسەر هاوڵاتیانە نەخێر ئێمە دەبێت کارەکەین بۆی هاوڵاتیان بۆ هاوڵاتیان ڕوون بێتەوە ئەم پێوەرە تا چەند لە خزمەتی خۆی داهاتی ئایا دەبێتە هۆکارێک بۆی بارودۆخی ئاو چارەسەرکە ئایا دەبێتە هۆکارێک بۆی کاتژمێرێک یاخود چەند کاتژمێرێک ئاوگل دەینەوە ئایا دەبێتە هۆی ئەوەی کە زیادەڕەوەکان ببڕین یاخود ئەو ئاوانەی کە ماڵک دوو جۆر ئاوی هەیە یا لەسەر هێڵی گشتیە. بەهۆی ئەوەی زۆربەی هەنگاوەکانی حکوومەت ئامانجی تایبەتی لە پشتەوەیە و بەشێک لە دەستڕۆیشتووەکان بۆ مەبەستی دەستکەوتی مادی پرۆژەکان دەخەنە ڕوو پێوەری ئاویش ئێستا هەمان دەنگۆی لە ناو هاوڵاتیان دروست کردووە. دانانی پێوەری ئاو بۆ ماڵان قیاسێکە بۆی کە مەساریفی ئاو کەم بێتەوە. ئەنجا ئەم پێوەرەش کۆمەڵێک گرفتی بۆ هاوڵاتیان دروست کردەوە. یەکێ لەو گرفتانە ئەوەیە یعنی پێوەرەکە وەکو خۆی تەواو ناخوێنرێتەوە لە هەندێک شوێن کۆمەڵ هاوڵاتی زەرەری بەرکەوتەوە بۆ نمونە هاوڵاتی وا ماڵی وا هەیە 500,000 واتە 400 واتێتەوە تا ملیۆن و 2 ملیۆنیش ڕۆیشتووە. ئێترەوە چۆن بەو ماوە کەمە ئەو پێوەرە ئەو هەموو پارە یەنتە بۆ هاوڵاتیان خاسەتەن لەم کاتە کە هاوڵاتیان لە قەیرانێکە ئەژین ناتوان کۆمەڵی ئەو هەموو پارە ببژێرن حکومەتیش ناتوانێت بیکا بە قیز بۆیان بۆ بیبژێرن. لە هەندێک شوێنیش هاوڵاتی مەنعی کردو کە ئەو پێوەرە دابنرێت لەبەرەوەی باوەڕیان بە پێوەرەکە نیە خودی پێوەرەکە لەبەرەوەی هەندێک کاتێک کە ئاوەکە ئەبڕێ کە هەوای ناو بۆریەکە جارێکی تر لە پێوەرەکە ئەخوێنرێتەوە یان قسەیەکی شەیاڵێ ئەم پێوەرە دەستی کۆمپانیایەکی تایە سەرفی کردووە بەسەر هاوڵاتیانە خودی پێوەرەکە عادیە. شارەزایەکی سەرچاوەکانی ئاویش دەڵێت پێوەرەکە میکانیکی دروستکراوە و زیرەک نییە تا ئاو لە هەوا جیا بکاتەوە. ڕادەستکردنی سێکتەری ئاو بە کۆمپانیا و کەرتی تایبەتیش بە کێشەیەکی گەورە ناودەبات. تێبینەکانی تر لەسەر دانانی پێوەری ئاو ئەوەیە کە لە هەرێمی کوردستان ئێمە تا ئیساکە 24 کاتژمێر ئاومان نییە. بۆ نمونە لە هەندێک شوێنە دوو کاتژمێر ئاوەدرێت لە هەندێک شوێنە لە هەفتەیەکە یەک جار یا دوو جار ئاوەدرێت. ئەمە کێشەی زۆر گەورە بۆ هاوڵاتیان دروستەکە لەبەر ئەوەی پێویستە ئاو لە ناو بۆڕێکانە 24 کاتژمێر بێ بۆ ئەوەی ڕێژەی نەخۆشیەکان و ڕێژەی زیندەوەرانی خراپ لە ناو بۆڕێکانە کەم بکاتەوە. ئەمە گەورەترین کێشەیە بۆیە ڕەنگە ئەگەر 24 کاتژمێر ئێمە ئاومان نەبێ پێویستمان بە پێوەر نەبێت. دیارە هێنانی کۆمپانیا بۆ وەرگرتنی پارە تا ئیساکەی مە نازانین ئەو کۆمپانیایە بەزەبەت ئیشی چییە لەم بوارەیە تەنها کۆکردنەوەی پارەیە کۆکردنەوەی داهاتەکەیە یان ئیشی تری هەیە. بۆ نمونە خەسخەسەی ئاوە واتە ڕادەستکردنی بواری ئاوە بە کەرتی تایبەت ئەبێ دیاری بکرێ ئەم کۆمپانیایە ئیشی چییە و چی گرنگیەکی هەیە ئەگەر دابدرێت چونکە ئەگەر کەرتی ئاو تەسلیمی کەرتی تایبەت بکرێ ئەوە قانونی خۆی هەیە و پێویستە هەموو لایەک بزانێ ئایا دەوری حکوومەت چییە لێرەیە چونکە ئەگەر تەسلیم بکرێ بە کەرتی تایبەت ئەبێ حکوومەت دەورێکی زۆر گەورەی هەبێ. لە هەرێمی کوردستان 864,000 هاوبەشی ئاو هەیە و تا ئێستا لە 125 هاوبەشەکان پێوەریان نەبەستووە. بەپێی بڕیاری بەڕێوەبەری گشتی ئاوی هەرێمیش هەر هاوبەشیهی ئاو تا 1 ئەیلول پێوەرەکە نەبەستێ مانگانە 100,000 دینار غەرامە دەکرێت. هاوار محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، گەرمیان.